چندی ویوتره پیشلکاری هم بر روزنامه‌وان هرما کردستان زده ترن. الدیو دو ماهیک آمارت 6 مهندسپیک ناف ساله دا 5 حالت پیشلکاری دژی روزنامه‌وان هاتینه تومار کرن. هرج دست سرکنو لیدان تادگهی تا رگیری کرنو دست به سرداگرتنا کلوپرین روزنامه‌وانی. پارێزگا دهۆکێژی وەکو هەردەم ڕێزا ئەیکێتێت 25 حالەتên پێشێلکاریە. 6 حالت دەستگیرکردن هەبووە، 2 حالەتی سکالا تۆمارکردن لە دژی ڕۆژنامەنووسان هەبووە، ڕێگانەدان بە ڕووماڵکردن 19 حالەت هەبووە، 38 حالەت ڕێگریکردن لە ڕۆژنامەنووسان، شکاندنی کەلوپەلی ڕۆژنامەنووس و دەست بە سەداگرتنی 8 حالەت هەبووە کە بەرامبەر بە 16 ڕۆژنامەنووس ئەنجام درراوە. هێرش و سوکاتیکردن 7 حالەت هەبووە کە بەرامبەر 14 ڕۆژنامەنووس ئەنجام درراوە. هەروەها 7 ڕۆژنامەنووس هێرشیان کراوەتە سەریان و لێیان درراوە. پارێزگای دهۆک کە زۆرترین پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان ئەنجام درراوە 25 حالەت پێشێلکاریە ئەنجام درراوە. دووەم شاری هەولێردێک کە 16 حالەتی پێشێلکاری و بە سێمیشیان شاری هەڵەبجە بەداخەوە کە 5 حالەت پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە. کەمتری ڕێژش کە تۆمار کراوە لە پارێزگای سلێمانی بووە 4 حالەت بووە. روزنامه‌وانên dihokê jî dibêjin amarên pêşêlkariya amajenek û desthelata vê deverê temam hizbî û eskerî ye. Ev e jî ji pêxemedbêdenkirina dengên nerazî û sinûrdarkirina karê rojnamevanî. بەڕاستی ڕۆژنامەنووسان و دەستگاکانی ئۆپۆزیسیۆن و لە دەرەوەی بازنەی دەسەڵات ئەوان لە ڕێزی پێشەوەی هەرە پێشەوەی قوربانیەکانن ئامارەکانیش بەڕوونی ئاماژەن لۆیی کە دهۆک هەمیشە لە ڕێزی یەکەم بووە لە زۆری پێشێلکاریەکان دژی ڕۆژنامەنووسان و هێزە ئەمنیەکانیش پشکی شێریان بەرکەوتووە لەو پێشێلکاریە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بەداخەوە ئەمە ناوبانگی ئەم سنوورە و ئەم شارە و ئەم پارێزگایە ناشرینتر دەکاتن و ناوەندە جیهانیەکانی شادی ئەوە دەنەوە هەمیشە دهۆک بەداخۆ لە ناو لیستی ئەو پێشێلکاریانەیە. بەردەوام حکوومەتە هەرێما کوردستانی بزاوێت کات دەستگەین ڕاگەاندن و ڕۆژنامەوانین سەر بەخۆ بێدەنگ بکات. ئەمید بینین ینی ڕێکخراوێن نێودەوڵاتی هەتا تەنانەت وەزارەتی دەرەوەی ئەمریکەژی چەندین جار بەرنامە دەرەخستێک و پێشێلکاری لە هەرێما کوردستانی بەرەو زێدەبینەیە لێ لە بەرامبەرداش شنا حکوومەتە هەرێما کوردستانی پێداچوونەکە بە خۆدا بکات بەرامبەردا بەس وەڵام و بەرسەوەواندا بە بەرسەوێکی ناتەندروست. Elhember bêdenkirina dengên nerazî û girtina çavkên kamîreyên rojnamevanan desthelata Herêma Kurdistanê hemû şêwazekê rêgirîkirinê pirawat zanît. Ethember ji da raportên navxwe û nêvdewletî li dorbertankirina azadiya raderbirînê û karê rojnamegeriyê û binpêkirina mafên mirovî re diket. Amed Birîfkanî, Kenalê Esmaniyê Peyam, Duhok.